بەڕێز یاسر بەیاتی پارێزەر و چالاکوانی مەدەنی سەبارەت بە نیگەرانەکانی بەرامبەر هەموار یاسای باری کەسێتی کە نیگەرانی بەردەوامی لەسەر هەیە ئەمەش داواکاری شیعەکانە. بەڕێز یاسر سوپاس با مەدەمونی بەڕێستان. مەترسیەکانی ئەم یاسایە چین؟ ئەو هەموو کاردانەوە نێوخۆی نێودەوڵەتی لەیەکەوێتەوە مەترسیەکان چین؟ بەڵێ سڵاو لە ئێوە و بینەران زۆر سوپاس. بێگومان ئێمە وەکو زانداوەکە یاسای باری کەسێتی لە ڕێگەی دەنگدان و خوێندنەوە بۆکردنی مەترسی زۆری لێ دەکەوێتەوە بۆ سەر کۆمەڵگەی عراقی و بە تایبەتیش بۆ سەر خێزان و خانەوادەی عراقی لەبەرەوەی ڕاستەوخۆ پەیوەندی بە خێزانەوە هەیە تایبەتتریش بنەماڵەی شیعی جعفەری کە کاریگەری هەرە گەورە لەسەر ئەوان دەبێت. گومانێک لەوەدانیە کە ترس لە سەپاندنی سزای نێودەوڵەتی هەیە بەسەر عراقەوە لەبەرەوەی عراق ویستی ئەوەی هەیە کە سزای بۆ دەچێت کە سزای زیاتری بەسەردا بسەپێندرێت بە گوێرەی ویستەکانی چونکە لیژنەی مافەکانی مرۆڤ تێبینی ئەوەی کردووە کە لە دوا لە سێدارەدانەکانی ساڵانی ڕابردوو و پێشێلکاریەکانی مافی مرۆڤ و هەروەها سەبارەت بە پێشێلکردنی دەستور و ڕادستکردنی سەلمان خالدی پەنابەری کوێتی کەواتە کێشەکان زۆرن سەبارەت بە مافی مرۆڤ. عراق کەواتە نابێ بیەوێت کە سزای نێودەوڵەتی زیاتری بەسەردا بسەپێندرێت. بۆیە لە هەمان کاتدا لە چوارچێوەی خوێندنەوەمان بۆ یاسای 1970 ئێمە پێشتر گوتومانە ئێستاش ئەوە دووبارە دەکەینەوە لە ساڵی یاسای 1970 یاسایەکی جێگیر کراوە لەبەر ئەوەی کە ئێمە دەمانەوەی کێشەی 15 ساڵی چارەسەر بکەین سزای ئەوەی جارێکی دیکە یاسایەکی دیکە بینەوە کە منداڵ بەشوو بدەن بەڵێ ئەوان 15 ساڵ جێگیر دەکەن بەڵام ئێمە داوای چارەسەر دەکەین داوا دەکەین کە مادەی 1970 ئەو 15 ساڵی تێدا ڕەت بکرێتەوە بۆچی بۆ ئەوەی سزای زیاتر بسەپێندرێت بەسەر ئەو کەسانەی کە پەنا بۆ بەشودانی منداڵان دەبن لە دەرەوەی چوارچەوەی یاسایی 14 ساڵ و ئەم تەمەنانە. کاردانەوەیەکی زۆری ناوخۆیی و نێودەوڵەتی هەیە لەسەر ئەم هەمواری یاسایە. ئەم کاردانەوە نێوخۆی و نێودەوڵەتیانە واکات ینی هەموارەکە پاشەقشی پێ بکات بوەستێنرێ. بابەتەکە بەم شێوەیە لە دوا ئەو هەواڵانەی کە لە ئەندام پەرلەمانەکان بیستمانە دەڵێن ئەوان دەنگ بە یاسای باری کەسێتی دەدەن دەنگ بە هەموارە نوێیەکە دەدەن بەڵام دەبێ بزانین ئەمە کاردانەوەی نێودەوڵەتی لێ دەکەوێتەوە بە نمونە لە ئەنجومەنی مافی مرۆڤ و لیژنەی مافی مرۆڤی سەربەنەتەوە یەکگرتوەکان 2000 ئەمانە سزای نێودەوڵەتی بەسەر عراقدا دەسەپێنن ئەگەر بێت و لە پەرلەمانی عراق ئەم یاسایە تێپەڕێندرێت گومانێک لەوەدانێ کاریگەری زۆنەرین دەبێت. باشە ئەم یاسایەوان ناکات ینی دەسەڵاتی فقهی بەسەر دەسەڵاتی دادگاکانە زاڵ بکە ینی ڕۆڵ بۆ دادگاکان نەمێنێتەوە لەم بابەتەیە. پێم وایە نییە بەو شێوە بێت لەبەرەوەی پێگەی عراق لە نێوان وڵاتاندا وا لێی دەڕواندرێت کە عراقێکی دیموکراتی و مەدەنیە و پەیڕەوی سیستمی دیموکراتی دەکات لە حکومڕانیدا بۆیە نابێ عراق ناچار بکرێت دەسەڵاتێک بەسەر دەسەڵاتێکدا بسەپێنێت و یاساکان یاسا شەرعیەکان بسەپێنێ بەسەر یاسای باری کەسێتی لەبەر ئەوەی ئەو زۆرە پەیڕەوکردنە بۆ خۆی لە دەستوری عراقی یاسای خودمادەی چلوویەک ئاماژەی پێکراوە بەوەی کە پێویستە لە چوارچێوەی دیدیگای ڕەشنووسی باری کەسی بێت چونکەوەی ئێمە تێبینیمان کردووە هیچ چەمک و تێگەیشتنێک بۆ عراقیەکی ئازاد بوونێ نییە بەڵکو کەس ئازادە. باشە حکوومەتی عراق دەتوانێت پێش هەموارەکە پێشەوەی یاساکە هەموار بکرێتەوە ڕێگری لێ بکات چکە داواکرێت لە ڕووی نێودەوڵەتیەوە لە حکوومەتی عراق کە ڕێگری لەم هەموارە بکە. وەکو حکوومەتی عراقی بەڕاستی ئەوان دەسوەردان ناکەن لەبەرەوەی ئەوان نایەنەوەی دەسوەردان لە کاروباری دەسەڵاتی یاسا دانام بکەن لە ڕووی یاساییشەوە ئەوان ناتوان دەسوەردان لە کاروباری پەرلەماندا بکەن و نابێ بچنە نێو چوارچێوەی دەسەڵاتی یاسادانانەوە بەڵام ئایا دەسەڵاتی یاسادانان یاسایەک دادەنێت کە خزمەت بە کۆمەلگەی خۆی ناکات بە گشتی ئەمە کارە ساتەکەیە تۆ دەسەڵاتی یاسادانان دەبێت لەگەڵ کۆمەلگەدا بێ
خێراترین ئەو یاسانێک کە ئێمە بینیمانە دەنگی پێ بدرێت بە نمونە یاسای زیادکردنی موچەی ئەندامانی پەرلەمان و شایستەداراییەکانی مەترسی و زیادکردنی تایبەتمەندی و ئیمتیازاتی ئەندامانی پەرلەمانی بووە. ئەوان یاسای پێدانی پاسپۆرت و دیبلۆماسیان بە ئەندامانی پەرلەمان پەسەند کردو. ئەمانە دوو خێراترین یاسان کە لە پەرلەمانی عراق پەسەند کراون. ئەمە یەک کارەسات. کوا بەرژەوەندی هاوڵاتی، کوا ئەو یاسانەی کە خزمەت بە کۆمەلگا دەکەن، کوان ئەو یاسانەی بەلای خەڵکەوە گرنگن، خەڵک ئاوەڕیان لێ دەداتەوە. ئێمە هیچ شتێکی لەم شەوەیە لەم خۆڵەی پەرلەمانی عراقی نابینین، شتێک نابینین کە خزمەت بە خەڵک بە هاوڵاتیان بکە. بە نمونە بێکاری چارەسەر ناکرێ و کێشەی نەوت و گاز، داڕشنی یاسای نەوت و گاز، چەندین یاسای دیکە. کوا ڕۆڵی ئەندامانی پەرلەمان، هەر ئەندام پەرلەمانێک لە پارێزگاکانی عراق کە دەیبینیت بە دوای خزمەتگوزاری پارێزگاکەی خۆیەوە ناگەڕێت، بە دوای دابینکردنی هەلی کار و دەرفەتی کار بۆ پارێزگاکەی ناگەڕێت. ئەمانە چەندین کێشە و نەرێنی دیکە. بەڕێز یاسر بەیاتی پارێزەر و چالاکوانی مەدەنی لە بەغداوە لەگەڵ ما بووی. سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. بەخێر بێت.